بەڵێزان بەردەوام دەبین تەوەریەکەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەینە تەوەریەکەمی گفتوگۆکان باسدا پرۆژە یاسای بودجە دەکەین دیارە پرۆژە یاسای بودجەش گەلەوەی کە هەمیشە ڕەهەندێکی ئابووری هەیە ڕەهەندێکی سیاسیشیە زۆر جار لایەنە سیاسیەکان لە بەرژەوەندی دەسەڵات و ئەجندای سیاسی خۆیان پرۆژە یاسای بودجە بەکاردێنن جا ئەمە لە ناوخۆی هەرێمی کوردستان و هاوکاتیش لە عێراقدا دەپرسین چۆن پرۆژە یاسای بودجە بە جۆرێک بێت کە خزمەت بە تاکی یاخود بە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکات لە ڕووی یاسایی واروها ڕەهەندە سیاسیەکانی و پێویستە بۆ پرۆژە یاسای بودجە چۆن بێت و چۆن مامەڵە لەگەڵ پرۆژە یاسای بودجەدا بکرێت تایبەت بەم بابەتانە زۆر بەڕێز نەوزادی مهندس چاودێری سیاسی ڕاستەوخۆ لە ستودیۆ بەیانی کورسات نیوزۆمیانە کاک نەوزاد سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بە خێراتی دیارە پرۆژە یاسای بودجە هەمیشە جگەلەوەی کە ڕەهەندێکی ئابووری هەیە ڕەهەندێکی سیاسیشی هەیە لە نێوان ئەم دوو ڕەهەندەدا پێویستە چۆن لە ڕووی یاساییەوە بە دیاریکراوی مامەڵە لەگەڵ بودجەدا بکرێت یاخود گرنگیەکەی بە دیاریکراوی پێویستە لەبەری بەهاو گرنگیەکەی لەدەست نەدات چۆن کاری پێ بکرێت. زۆر سپاسدانەکەم بە دڵنیاییەوە هەموو پرۆژە یاسایەک یاخود یاسایە کە لە پەرلەمانی هەر وڵاتێکەوە دەردەچێت چەند ڕەهەندێکی هەیە بە دڵنیاییەوە چونکە بۆ خۆتان دەزانن بە تایبەتیش لە وڵاتانەی کە فرە پێکهاتە فرە ئاین فرە مەزهاب ئەوانەی جیاوازی تێدایە هەر یەکە لە نوێنەرانی ئەو چین و توێژانە یاخودە و نەتەوانە ئەو ئاین و مەزهبانە هەوڵ دەدەن باشترین دەستکەوت زۆرترین دەستکەوت بۆ خۆیان دابین بکەن لە پرۆژە یاساکەدا بۆیە ئەساساً هەموو یاسایەک یاخود پرۆژە یاسایەک بۆ خۆی بە چاوێکی ڕەهەندی یاسایی تەواوە دواتریش دابش دەبێت بۆ مەسەلەن پرۆژە یاسای بودجە ڕەهەندێکی ئابووریشی هەیە دواتر ڕەهەندە سیاسیەکەش دەورە بینێت کە وەکو باسمان کرد هەر یەکە لەو فراکسیۆنانە یاخود لەو حیزبانە یاخود لەو پێکاتە هەوڵ دەدەن باشترین دەستکەوت بۆ پێکاتەکانی خۆیان ناوچەکانی خۆیان کە ئەمەش حەق و مستحقاتی خۆیانە بەڵام ئەساسەن دەبێ پرۆژە یاسای بودجە کە بە شێوەیەکی ئابووریە بۆ مەبەستە سەرچەکە بریتیە لە کۆکردنەوەی هەموو داهاتەکان بە شێوەیەکی شەفاف ڕاست و دروست پاک و خاوێن کۆ بکرێتەوە لە یەک خەزێنەی دەوڵەتە دوو هەم دابشکردنەوەی هەموو ئەم داهاتانەیە بە شێوەیەکی ژمێریاری و یاسایی و ئابووری بە هەموو باب و فەصل و مادەکان بۆ هەموو بوارەکان بۆ هەموو کەرتەکان بۆ هەموو ناوچەکان بۆ بەپێ جیاوازی ئەمە عەدالەت کاتێک جێبەجێ ئەبێت لە پرۆژە یاسای بودجەی هەموو وڵاتێکە کە لە ڕەچاوی دادپەروەری بکرێ وەکووتم بۆ هەموو ناوچەکان بە وەکو یەک بەڵام ڕەچاوی ئەوەش بکرێت ناوچەیەک پێویستی زیاتردا ناوچەیەک وێرانتر بووە ناوچەیەک زەرورزیانی بەرکەوتووە دەبێت تۆ تەعویزی بکەیتەوە بەشێکی زیاتری بۆ دابنێت بۆیە ئەمە ئەساسی یاسای بودجێ لە هەموو وڵاتێکە دوور لە هەموو ڕەهەندە سیاسیەکان و ئەوانی تر کە ململانە سیاسیەکانە بێت بۆیە بەڕاستی بودجەی یاسای بودجەی عێراق ساڵانە هەمیشە دەوڵەتێکی وەکو عێراق خۆتان دەزانن فرە نەتەوە فرە مەزهەب فرە ئاین و ململانێکی سیاسی توند لە نێوان پێکاتە نەتەوەییەکانە لە عەرەب و سوننا دواتریش لە بینی عەرەب و کووردا دواتریش بۆ مەزهەبەکان شۆڕە بێتەوە دوایی بۆ ناوچەکان شۆڕە بێتەوە هەموو ئەمانە وایان لێ کردو ململانەیەکی بەداخەوە کاڵێم ململانەیەکی ناڕەوای سیاسی دروست بووە وە کەشوهەوایەکی زۆر بارگاوی تەشەنوجاوی دروست بووە لە بینی هەموو پێکاتە و لایەنە سیاسیەکانە کە هەری هەنگاوێک من بینێم بەرامبەرەکەم بە غەڵەت ناوی دەبا و بەرگری لێ دەکا و ڕێگەلی لێ دەکا بە هەمان شێوە منیش بۆ لایەنەکانی کەوام بۆیە بەڕاستی یاسای بودجە بۆتە یەکێک لەو یاسا قورسانە لەو گرانانی کە لە عێراقا زۆر مشت و مڕ دەخایەنێت فەرموو خۆتان دەزان ئەوە مانگی 5 مان تێپەڕ کرد دەوڵەتێکی گەورە و گرانی عێراق بۆ هەموو مەشاکل و کێشە ئابووری سیاسی کۆمەڵایەتی ئەمنیانەوە نەیتوانیوە ئەم پرۆژە یاسایە جێبەجێکا بۆ خۆتان دەزان ساڵی ڕابردوو هەر پرۆژە یاسای بودجەنەوە لە دەوڵەتی عێراقەوە لە 12 تێپەڕی کردو مەسرفەکانی جێبەجێکرد بۆیە بەڕاستی گرنگە کە هەموو لایەک هەموو سەرکردە سیاسیەکان فراکسیۆنەکان بە تایبەتی لە پەرلەمانە بە گیانێکی خەمخۆرانی نیشتیپان بەروەرانە کار بکەن چونکە ئەساسەن پرۆژە یاسای بودجە لە پێناوی خزمەتکردنی هاوڵاتیە تاکە خێزانە ناوچەکانە دوو لە پێناو گەشە و ئاودانی وڵاتە جاکاتێک ئەم دوو مەبەستە نەهاتە دی لە پرۆژە یاسایە بەڕاستی بە شێوەیەکی خراپ دەشتێتەوە بەسەر هەموو وڵات و هەموو چین و توێژەکانە باشە کەواتە کاک نەوزاد ئەم دوو ئەنجامە ئەم دوو ئامانجە کە بۆ پرۆژە یاسای بودجە پێویستە فراهەم بکرێت کە هاوڵاتیان یاخود تاکەکانی عێراق بە هەمووی بەیەکەوە لێی سوودمەند بێ ئەگەر براورد بکەین لە ساڵانی ڕابردوو کە چەند ساڵێک نیە بەڵام پێشتر توانیێتی و ئامانجە بەدەست بێنێت بەداخەوە نەوەڵا
خۆ پرۆژه یاساکانی ساڵەکانی پێشووتر کە کرا بۆ خۆتان دەزانن با حقیقەتێک لە بیر نەکەین بۆ هەموو لایەک عێراق لە ساڵی 2023 تا ئێستاش بە دۆخێکی ناسەقامگیری و ناجاگیری سیاسی ئامنی ئابوووریەت تێپەڕەبێ غەما بۆ وڵاتی قورسە لە تۆ دوای ڕوخانی ڕژێمێکی 35 ساڵی داپڵۆسێنەر و زاڵم و چەوسێنەر و کاولکار بێتە سەر حکومڕانیەک بەداخەوە حکومڕانیەکانی ئەم سەردەمەش لە ماوەی ئەم 19 ساڵەیە نمونەیەکی جوانی حکومڕانیەکی ساغ و ساغڵەم و تەندروستیان پێشکەش نەکرد بە هاوڵاتیانی عێراق ملبلانێت تائیفەکان نەتەوەیەکان ئاینیەکان زۆر توندیا کردەوە گەیشتە لێواری ڕوخاندن و داڕمانی تەواوی دەوڵەتی عێراقی هەڵۆشانەوەی هەموو دام و دەستگاکان شەڕی خوێناوی ئەهلی هەموو ئەمانە وای کرد شەڕی داعش ئاوارەبوونی ژمارەیەکی زۆر بەتاق یعنی ئەبێ تۆ ئەم حقیقەتە لێک بیتەوە لەسەر ئەرزی واقع ئەوسا بڕوانیتە مەسەلە گەورەکە کە بۆچی ئەمە نەکراوە کە نەشکراوە بەڕاستی نیەتی ڕاستەقینە و ڕازگویانە بەڕێی من نەبووە لەلایەن زۆربەی لایەنەکانەوە بۆ ئەوەی عەدالەت و دادپەروەری لە دابەشکردنی ئەمە پەیوەندی بەلایەنە کوردیەکانەوە یاخود لایەنی عەرەب نەخێر هەموو لایەنەکان بە تایبەتی دەسەڵاتدارەکان لە بەغدادا و بە تایبەتی تریش لایەنە شیعەکان چونکە خۆ دەزانی ماڵی شیعە و لەبەرەوەی حکومت لای ئەوانە بە پێی عورف و عادەتی ئەم چەند ساڵی کە ڕۆیشتووە ڕئیس وزەراق لیژنەی تەنفیزیە و دەسەڵاتی تەنفیزیە و ئەوان خۆیان بە زۆرینە لە عێراقا پێگەێنن دادەنێن و دەسەڵاتی فعلیش لە لای ئەوانە لە ڕووی ئەمنی لە ڕووی سیاسی لە ڕووی ئابوووریەوە بۆیە بەڕاستی مەسئولیەتی گەورەی یەکەم دەکەوێتە سەر لایەنە شیعەکان و بەداخیشەوە لایەنە شیعەکان لە ناوماڵی خۆشیانە ئێستا ئەوەندە ناڕێکن ئەوەندە ملبلانیان هەیە وایان کردو کێشەکانی ناوماڵی شیعە کردویان بە کێشەی تەواوی عێراق کێشەی سوننە کێشەی کورد کێشەی پێکاتەکانی کە بۆیە بەڕاستی مەسئولیەتی گەورە لەسەر دەسەڵاتی یەکەمە لە شیعە و دواتریش سنی عربیش موقفێکی زۆر خەمخۆرانەیان نییە چ بە تایبەت بۆ کورد کە ئێمە باسی کوردستانەکەین و بەداخیشەوە لە ناو هەرێمی کوردستانیشە ملبلانەیەکی توندی ناڕەوا هەیە بەڕێی من لەسەر زۆربەی مەسەلە گرنگەکان و چارەنووسازەکان و نیشتیمانیەکان کە یەکێک لەوانە مەسەلەی بودجەیە خۆزگەوانە بواە خۆزگە کورد یەک و یەکگرتو بواە ماڵی خۆی یەکگوتار و یەککردار بواە بۆی هەڵوێستێکی زۆر بەهێزمانە بواە یەک و یەکگرتومانە بواە باشە کاک نەوزاد لەسەر ئەم بابەتە بە تایبەتی بۆ یەکلایکردنەوەی پرۆژە بودجەی ئەمساڵ باس لەوە دەکرێت لە ئێستادا چاوەڕێی وەڵامی کوردن لایەنەکانی بەغداد شیعە سونە و زۆرێک لایەنی دیکەی سیاسی لە بەغداد دەڵێ ئێمە چاوەڕێی وەڵامی کوردین ئەمە لە شکستی کووردە یاخود بە جۆرێک لە جۆرەکان لایەنە سیاسیەکانی عێراقیش خۆیان بربەستن لە بەردەم تێپەڕاندنی ئەم پرۆژە یاسایە کێشەکە لەوە دروست نەبوو خۆتان دەزانن وەزعێکی یعنی لە ناکاو هاتە پێشەوە بۆ حکومەت هەرێمی کوردستان ڕێکەوتنیەک لە چواری چوارا کرا هەناردەکردنی نەوتی هەرێمی کوردستان لە 26 و 25 سێوە ڕاگیراوە ڕێکەوتێکی سیاسی لە بینی حکومەتی هەرێم و بەغدادە لە چواری چوارە ئیمزا کراوە بۆ ئەوەی تەواوی پرۆسەی هەناردەکردنی نەوتی کوردستان ڕاگیرا و دەبێت نەوتی هەرێمی کوردستان تا ئێستاش هەناردە نەکراوەتەوانێت لە ڕێگەی تورکیاوە و داهاتێکی زۆر لە زەرەر لە حکومەتی هەرێم و حکومەتی بەغداد دراوە و تا ئێستاش نازانرێت کەی دەست بە هەناردەکرد دەکرێتەوە بۆیە ئەم کێشانە وای کرد مەسلەی پرۆژەی بودجە لە مانگی سێەوە تەقدیم کراوە بۆ پەرلەمان و لەلایەن لیژنەی دارایی لە پەرلەمانی عێراقەوە مناقەشەیەکی توندوتۆڵی لەسەر کرا دوێنێ و پێرێ لەسەر دوو بڕگە کە وەکو دەڵێن زیاد کراوە ئەوەی کە سیر دەکرێت ئەوەیە کە خاڵێک لە خاڵەکانە بریتە لە گەڕانەوەی پاشەکەوتی موچەی فەرمانبرا لە هەرێمی کوردستان بە لە سەتادەی مانگانە بۆ هەموو فەرمانبەرێک و ئەوانەی کەس کە تایبەتن بە داهاتی نەوت و دەواازە سنووریەکان و تەسویەکردن و شایستە دارایەکانی ترەوانێ ئەمە بۆتە جێگەی مشتومڕ و کەوت بووە هۆی ئەوەی کەوان ناکۆکیێکی دروست بێت لە لێوان لایەنەکانی کووردا و ئەم شەو پێم وایە کۆبوونەوەی کراوە لە ناو لایەنە سیاسەکانی بەڕێوەبردنی دەوڵەت لە عێراقا بۆ تێپەڕبوون چونکە بەڕاستی ناکرێت درێژە کێشێ و کێشە مەسەلەکان هەموو من بۆیە قسەکەم لە سەرتا ئەو بوو تکاو ڕجا ئەوەیە کەوا لە سەرکردەکان فراکسیۆنەکانی ناو پەرلەمان بە گیانێکی خەمخۆرانە هەوڵ بدەن پرۆژە بودجەی یاساکە تێبپەڕێڕێ چونکە ئەم ساڵ بۆ 3 ساڵە 2023 24 25 و گرنگە بۆ 3 ساڵی داهاتوو بۆیە دەکرێت کێشە و مەشاکلەکان بچووک بکرێتەوە کەم بکرێتەوە خاڵە هاوبەشەکان تۆغ بکرێتەوەوانێ و ڕەزامەت بن لەسەری بۆی پرۆژە یاساکە بە سەلامەتی دەرچێت. باشە کاک نەوزاد هەڵبەتە هەموو جەخت لەوە دەکەنەوە کە لەم هەفتەیەدا پرۆژە یاساکە تێبپەڕێنرێت بە جۆرێک گەر لەسەر ڕێککەوتنی سیاسی نەبێت لە پەرلەمان دەنگی لێسەر بدرێت تێنەپەڕاندنی ئەم یاسایە چ گرفتێک دروستەکە بە دیاریکراوی یاخود دەکرێت بڵێیت دەکرێت لە ڕێگەی ڕێککەوتنی سیاسیەوە ئەگەر تێنەپەڕێنرێت لە پەرلەمانی کوردستان لە پەرلەمانی عێراق تێبپەڕێنرێت ئەمە زیاتر لە بەرژەوەندی کورد نابێت؟ والله ئەساساً من بۆ خۆم ئەزانن یاسایی نیم بەڵام
کە هەمیشە پرۆژە یاسا دەبێت ڕوویاسایەکەی زیاتر زەق بکرێتەوە تۆخ بکرێتەوە کە بە پێشێوەیەکی یاسایی نەکەوتیتە ڕێکەوتن دەچیتە ڕێکەوتنی سیاسی و ڕێکەوتنی سیاسی بریتە لە تەنازولکردن. من لە بەشێک لە مستحقاتی خۆم تۆ لە بەشێک لە مستحقاتی خۆت ئەمەش لەسەر حسابی بەداخەوە کەوتم پرۆژە یاسایی بودجە ئەساسن بۆ خزمەتی هاوڵاتیانە بۆ گەشە و پێشکەوتن و ئاودانی وڵات دەبێت دیوە یاساییەکەی زەق بکرێتەوە. بەڵێ کەواتە هەموو ڕێکەوتنێکی سیاسی تەنازولکردن لەو دوو خاڵە سەرەکیەکە لە مەبەستی پرۆژە یاسای بودجەیە بۆیە بەداخەوە ڕێکەوتن سیاسەکان هەمیشە لەسەر حسابی لایەنیەکە لەسەر لە توندی و خاوی ملبلانە سیاسەکانە لەسەر بەرژەوەندی سیاسەکانە لەسەر بەرژەوەندی حیزبەکانە و بەداخەوانی بەرژەوەندی هاوڵاتی و تاکو و کۆمەلگا پێشێلەکرێت بۆیە بەڕاستی من قەت لەگەڵ ئیتیفاقی سیاسیانی بەڵام خۆ ناشکرێت کە تۆ لە ڕووی یاساییەوە نەگەشتە نەتیجا ئیتر هەموو دەرگاکان دابخری هەموو پەنجەرەکان دابخرێ حتمما ئەبێت دەرشەیەک بدۆزیتەوە بۆی لەم تەنگشەیە وڵات تێپەڕ بکەیت باوەش زۆر جار بە ئیتیفاقی سیاسی جێبەجێکراوە خۆ ئیتیفاقی سیاسەکانی دەردی کابراڵە من بەڕێی من دەبێت دوا چارەسەر بێت دەستی بۆ ببرێ هەتا دەواازە و دەرچە یاسایەکان لەبەردەستا بێ بۆیە نەگەشتنەوەتە ڕێکەوتن بۆیە دەگەڕێنەوە قسەکە ئەوەیە ئەگەر بە شێوەی پرۆژە بودجەی یاساکە کە یەکەم جار هاتۆتە پەرلەمان و پێشەوەی لیژنەی یاسایی دارایی قسەی لەسەر بکە ڕێکەوتن زۆر باشە ئەگەر ڕێنەکەوتن پەنا دەبنەوە بەر ڕێکەوتنە سیاسەکەی بینی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغدادا کە لە 4 ئیمزاکراوە هیوادارین تێپەڕ بێ و بەرژەوەندی هەموو هەرێمی کوردستان بچێت چونکە بەڕاستی هەرێمی کوردستان بۆ خۆی کێشەی کەم نییە لە ناوخۆ و لە دەرەوە لە ناوچەکە و مەترسیەکان و ئاڵانگارەکان لەسەر تەواوی قەوارە و دەسەڵاتەکانی هەرێمی کوردستان لە ئارادایە بۆیە دەبێت هەردوو لا بەدایبەتیش پارتی و یەکێتی کردو حیزبی سەرەکین و ملبلانەیەکیان لە نێواندایە ئەم خاڵە زۆر بە یەکویەگرتووی بەرەو پیری بچن و ئیتیفاقێکی مەبدەئی بکەن چۆن لە کوردستانە کەوتینەوە ڕێکەوتی و پرۆسی ئاشتەواییمان دەست پێ کردەوە کە بەداخەوە بە نیوە داچڵی ئەویش تێپەڕ بووە بەردەوامە لە عێراقا دەبێت زۆر زیاتر پتەوتر بێت چونکە بەسە لە نیشتیمانەکان مەسەلە چارە نووسازەکان پێویستی بە یەکویەگرتووی دەنگ و ڕێجی کورد هەیە ئەمە قسەکەیە کاڵێن ئێمە چاوەڕێی جوابی کوردین دەی کوردی بەڕێز دەی سەرکردەکان دەی حیزبە سیاسەکانی هەردوو لە بەجانێکی نیشتیمان پەروەرانەی مشورخۆرانەی خەمخۆرانە بەرەو پیری ئەو مەسەلە گرنگە بچێت. باشە کاک نەوزاد هەڵبەتە هەڵپەیمانی دەوڵەت کە لێرەق بۆ لەسەر پرسی بودجە و تێپەڕاندنی پرۆژە یاسا کۆبەتەوە کۆمەڵێک مەرج و خاڵیان تایبەت بە پشکی هەرێم و ناردنی نەوت و هەندێک بابەتی دیکەی تایبەت بە پرۆژە یاسا تاوتوێ کردووە کە بە جۆرێک لە جۆرەکان کورد ملزم دەکات یاخود لایەنە کوردیەکان دەسڵاتی کوردی ملزم دەکات بە هەندێک مافی خۆیەوە کە بە جۆرێک لە جۆرەکان ڕەنگە لە زەرری کورد بێ ئەمە دەکرێت بەو شێوەیە تێپەڕێندرێ خۆی ئەزانیش خوشکە لە نظامی پەرلەمانیا بریتە لە دەنگدان و دەنگدان هەست پرۆژە یاسای هەج مادی هەج بورگەیە زۆرینەی دەستێنا ئەوەیە خۆی من لە هەندێک جارەڵم خۆشببختانە هەندێک ئەندام پەرلەمان التیزام ناکەن بە قەرارە سیاسیەکانەوە بە قەراری سەردکردو حیزبەکانی خۆشیانەوە ئەوەی کە خۆیان دەیبینن و خۆشتان نەزانن فراکسیۆنەکان زۆرن لە پەرلەمانی عێراقا بۆیە بەڕاستی هیچ ڕێکەوتنیە گرنتی لە سەتاسەتی نییە وەکو سیاسیان بەڵام وەکو خۆتان دەزانن ئەگەر هەموو فراکسیۆنە گەورەکان و حیزبە سیاسی گەورەکان متفق بوون و ئەندام پەرلەمانەکان فراکسیۆنەکان خۆیان پابند بوون بە قەرارە سیاسیەکانەوە حتمما زۆرینە دەیباتەوە و زۆرینە تێپەڕ دەبێ بۆیە بەڕاستی گرنگە کە کوردیش هەمیشە خۆی مەبدەئی بۆ معلوماتتان ئەم مەسلەی زۆرینە و کەمینەیە بۆتە کێشە زۆر جار لە مەسەلە دیموکراسیەکانیشە ئێمە لە مەسلەی زۆرینە و کەمینەیە بەداخەوە کێشەیەک لە کێشەکانی کورد و ملبلانەکانمان لە کوردستان ئەوەیە لێرە زۆر جار لە پەرلەمانی کوردستان بە زۆرینە و کەمینە پێوانە دەکەین بەڵام لە عێراقا داوای ئەو زۆرینە و کەمینەیە ناکەین بۆیە بەڕاستی دەبێت ئێمە بە حەقیقات و بە ڕوویەکی زۆر وازح و ڕۆشنەوانەیە لە هەردوولا وەکو ئەڵێن بە یەک میزان تەرازوو بکەین هەموو مەسائلەکان نەک بە دوو میزانی جیاواز بە دوو ڕوئیای جیاواز بە دوو بەرژەوەندی جیاواز بیر بکەینەوە بۆیە گرنگە بەڕاستی من جارێک کە دەڵێم چی لە بەرژەوەندی میلەتی کوردایە چی لە بەرژەوەندی تاک و خێزان و موچەخۆرانی کوردایە چی لە بەرژەوەندی پاراستنی قەواری سیاسی هەرێمی کوردستانایە دەبێ هەموو هەردوو حیزبە سەرەکیەکە و هەموو حیزبەکان و فراکسیۆنە کوردیەکان متفق بن لەسەر ئەو خاڵانە. باشە کاک نەوزاد بابەتێکی دیکە هەیە کە پرۆژە یاسای بودجە ئەگەر تێپەڕێندرێت بۆ 3 ساڵە ئەمەش کۆمەڵی قسە و گفتوگۆ هەڵدەگرێت یەکێک لە بابەتەکان یاخود با بڵێن باشیەکانی دیاریکردنی 3 ساڵ ئەوەیە کە ئیستیقرارێکی ئابووری بۆ عێراق و بۆ هەرێم دێنێتەکایەوە بابەتێکی دیکە کە ڕەنگە ئەمە گرفت دوجار دروست بکات
نرخی نەوتە ڕاست گۆڕانکاری لەوەیە لە هەر ساڵێ بۆ ساڵێکی تر گۆڕانکاریە بە ئەمە بە جۆرێک لە جۆرەکان دابینکردنی موچە و شایستدارەکان دەخاتە مەترسیەوە. وڵی من پێم سیر بوو کە بۆ ئەم بە پرۆژە بودجێ یاسا بۆ 3 ساڵە چونکە لە دنیا پرۆژه یاسا بۆ ساڵێکە یەکی ئەو ساڵە دەست پێکات تا سوێکی 12 ئەو ساڵە تەواو دەبێت قسەکە زۆر جوانە. ئەگەر ئێمە لە وڵاتێکی زۆر مستەقیر ڕابووینایە و لە بازارێکی جیهانی نەوتی مستەقر ڕابووینایە بەسەرچاو لە پرۆژه یاساکەی یاخود ڕژوزی پرۆژه یاسا نرخی 1 بەرمیل لەوت بە 70 دلار دانراوە و نرخی 100 دلاریش بە 130,000 دینار دانراوە. باشە وەکو جەناب دەڵێ چ گرنتێک هەیە ئەم دوو سیعرا تا 3 ساڵێکە هەر وەکو خۆیان بمێنەوە ئایا بەرزنوزمی ناکەن ئایا گۆڕانکاری گەورە و شەڕ و ملبلانیەکان لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە دنیادا ڕوونادا کە کارکاتە سەرەما بەڕاستیەوەی کێشەیەکی گەورەیە بۆیە لەو ڕوئایەوە کە ئەم 3 ساڵە بە جێگیری یا ناجێگیری بمێنێتەوانەیە حتمما کێشە و مەشاکل دروستە بێ لە بۆ ئەم پرۆژه یاسایە و من تەسەور ناکەم ئەم 3 ساڵە کە 3 ساڵی وەکو بازەکەن 3 ساڵی گۆڕانکاری گەورن بە تایبەتی لە ناو عێراقا و لە ناوچەکەشا و ململانیەکانیش خۆتان دەزانن کە چۆنە لە دنیاە بۆیە بڕوا ناکەم لە 100% وەکو خۆی جێبەجێ بکرێ وەکو هەموو پرۆژه یاساکانی کە باشە کاک نەوزاد وەکو کۆتا پرسیارم کە وەکو چاودێرێکی سیاسی بەوردیەوە ئاگاداری بارودۆخەکەی لە پەسەندکردنی بودجە و گۆڕانکاریانی کە بەسەریدا دێت ڕێککەوتنەکانی ئەم جارە ئەگەر لەسەر بودجە تێبپەڕێندرێت بەو شێوەیە لە دوای تێپەڕاندنی جارێکی دیکە دەست بۆ ماف و شایستدارەکانی هەرێمی کوردستان نەبرێتەوە وەکو خۆی جێبەجێ بکرێت یاخود ئەمەش ڕەنگە لە هەر پرسێکی سیاسی گۆڕانکاری تێدا بکرێت. وەڵا بالفعل وایە بەداخەوە من دایما ئەڵێم عێراق لەبەرەوەی ناجێگیرێکی سیاسی ئابووری ئەمنی هەموو ئەوانەی تایە و ململانە سیاسی و حیزبەکان زۆر توند و زۆر زاڵن و تەدەخل و دەستێوەردانەکانی دەوڵەتانی ناوچەکە و زلێزەکان لە کاروبارەکانی عێراقا زۆر زۆرە بۆیە هیچ شتێک گرنتی نییە وەکو وتم لە 100% جێبەجێ بکرێ و عێراق بەداخەوە عێراق دەوڵەتی قووەت و هێزە چ لایەنێک دەسەڵاتدار قووەت و هێزی هەبوو بۆ جێبەجێکردنی یاساکان ئەوە دەتوانێت جێبەجێکا فەرزی ئیرادەی خۆی کا بەسەر هەموو لایەنەکانە. بەڵام هەرێمی کوردستان خۆشبەختانە وەکو هەرێمێکی دەستوری و دانپیادانراو لە دەستوری عێراقیا و ماف و شایستەی خۆی وەکو نەتەوەی دووهەمی دەوڵەتی عێراق وەکو نەتەوەی کورد هەموو ئەمانە گەلێک ڕێگر دروست دەکات بۆ ئەوەی دەسەڵاتداران لە بەغداد پێش ئەوی بڕیارێکی قورس و دژی کورد و هەرێمی کوردستان بدەن دەبێت زۆر بیر بکەنەوانەیە چونکە هەرێمی کوردستانیش قووەت و هێز و پێزی خۆی هەیە دۆستی خۆی هەیە پشتیوانی خۆی نێودەوڵەتی و ناوچەی هەیە بۆیە ناکرێت ئەو یاسایانە بە ئاسانی تێپەڕ بێ. هیوادارم وەکو وتم گیانی نیشتیمان پەروەری گیانی خەمخۆرانە دڵسۆزانە بۆ کورد و بۆ عێراق و بۆ هەرێمی کوردستان لە هەموو لایەکانەوە جێبەجێ بێ و دۆخی عێراق ئەوەندە هەڵناگرێ ئەم هەموو ململانە سیاسی تونداری لەگەڵا بکرێ و لەگەڵیشە هەرێمی کوردستانیش هەم دۆخەکەی بەجارێکی تر ململانێکی توند هەڵناگرێ بۆیە هیواداریم واز لە ململانەکان بێنەوە ململانەکان خاو ببنەوە ئاشتی و ئاشەوایی و برایەتی لە جیاتی جێگە بگرێتەوە. بەهیوان سپاس بۆ ڕوونکردنەوەکان زۆر سپاس بۆ نەوزادی موهەندیس کە بەڕێزیان و چاودێری سیاسی لەسەر ئەم پرسە لەگەڵمان